بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت لە تەوەری ئەم شەوی دیوی دووەم قسە دەکەین لەسەر هاوڵاتی وەک قوربانی لە ململانە سیاسەکان لە هەرێمی کوردستان بە میوانداریەتی هەرێک لە بەڕێزان کاک ئاسۆعەلی کاک علی زەنگەنە کە وەک دوو سیاسەتوان سەر بەخۆ ئەم شەو میوانی دیوی دووەمن بەخێراتتان دەچێت کاک علی با لە بەڕێستەوە دەست پێ بکەوت دەکرێت بڵێن فعلا لە هەرێمی کوردستان هاوڵاتیان بوونەتە قوربانی ئەو ململان سیاسیانەی کە لە نێوان هێزە سیاسەکاندا ڕوودەن لەو عنوانەدا من موفق بووم یان کاوێنەی هاوڵاتیم کردووە بۆ قوربانی. سڵاو لە بەڕێستان و لە بینەرانی خۆشەویست. یعنی پرسیارەکە وابزان وەڵامەکەی هەموو هاوڵاتیەکە زانێ و هەموو خێزانێکە زانێ هەموو هاوڵاتانی کوردستان بالفعل بوونەتە قوربانی دەستی دەسڵات و ئەم حیزبانە کە ناوبەناو ڕێکەوتن ئەکەن و سازان ئەکەن و کە ناسازێن و خەڵکیش کۆمەڵانی خەڵکی کوردستان بتاکید بوونەتە سوتەمەنی ئەم سیاسەتە نە ئێستاکەیشە خۆ لە دێر زەمانەوە ئەتوانم بڵێم هەلێ ڕەشەڵاتی ناوڕاستیشە خەڵک هەمیشە خەڵک بۆتە سوتەمەنی دەسڵاتداران بە تایبەتیش ئێمە تەمان لە کوردستانە کەشیان لە هەرێمی کوردستان چی لە کاتی شۆڕشە و چی لە پێش شۆڕشە هەمیشە خەڵک سوتەمەنی بووە خەڵکە با بڵێن خێزان مناڵ ئافرەت ئەوانەی با بڵێن خەڵکی سفیل ئەوانەی ئەو دێهاتانە کە سوتاون لە شۆڕش هەر سوتەمەنی بوون و ئێستێشە بە شێوازێکی تر سوتەمەنی بوونەتە سوتەمەنی من ناتوانم هەر بڵێم یعنی با بڵێن بوونەتە قوربانی بەو شێوەیە نەبەس بوونەتە قوربانی و ئینەما ئەتوانم بڵێم هەموو ڕۆژێک کەرامەتی هاوڵاتیانشکێ لە مەریەبە مەسەلەی ئەو ئەیبینی کە ژیان و گوزەرانی کۆمەڵانی خەڵک چۆنە ئەیبینی خاڵک لە چی بارودۆخێکی ئابووری و دەرونیە ئەژی من مەبەستم ئەوە نییە باس لە موچەکەم کە خەڵک بوونەتە قوربانی چونکە سەوایان لە خەڵکەکە کردو ئەم دەسڵاتە خەڵکیان وە لەگەڕ ڕێزما یعنی وا خستوەتە بارودۆخێکەوە موچە بووەتە وێردی زبانی هەموو کەسێک و هەموو ڕۆژێک بە چەندەها جار باس دەکرێتەوە ئینەما ئەوە موچەش درا وڵات بە موچە نابرێتە ڕێوە یعنی موچەکە بۆتە شکاندنی کەرامەتی مامۆستای زانکۆ بۆتە پێشمەرگەی دێرین کەرامەتی ئەشکێنرێت هەموو بە هەموو یعنی تۆ بڵێ ئەگەر موچە خۆریش نەبێت ئەی دوکاندارەکان ئەی ئەو خەڵکانەی کەوا بازار شێواوە بۆیە ئەم دەسڵاتێکە بە حەق یعنی ئەگەر بێت و بە تەقدیری من حەق ئەم دەسڵاتە دادگا بکرێت بۆ زۆر چاکە ئەگەر قسە بکەین لەسەر ئەوەی کە ئەگەر فعلا هاوڵاتیانی ئەم هەرێمە ئەم گەلا ینی قوربانیە ئەمە نەتیجەی بارودۆخشی دیاریکراوە کە دەشێت لەگەڵ هۆکارەکانی کۆتایی پێبیان فعلا ئەنجندای هێزە سیاسە کوردیەکان کار لەسەر ئەوە دەکات کە هاوڵاتیانی ئەم هەرێمە هەمیشە قوربانی بشین. کاک شۆڕش ئەمە یعنی حیزبەکان یعنی خەڵک بۆتە قوربانی سیاسەتی حیزبەکان ئەم حیزبانە هەموو شتێکان قۆرخ کردووە بە تایبەتی تەمعەن ئەتوانم بڵێم لە 92 کە حکوومەتی 50 دروست کرا و شەڕی ناوخۆ بوو ئێستا کە تۆ بڵێ ئەم هەموو کۆمپانیا لای حیزبەکانە ئەمە پارە لای حیزبەکانە واتە تۆ یعنی فعلا دوو حزبی دەسڵاتدار لە هەرێمی کوردستانە بازاڕیان قۆرخ کردووە هەموو ژیانی هاوڵاتیان قۆرخ کردووە و گەیشتووەتە ئەو حەدەی یعنی حیزبایەتیان شێوان تەنانەت یعنی ئەگەر و حیزبایەتیە کە چەندێ پیرۆز بوو کە خەڵک قوربانی بۆی ئەدا کە شەهید ئەبوون لە پێناو حیزبە بەڵام ئەمان چیان کرد حزب کە با بڵێن بەرنامەی هەموو حیزبەکان کەتیایەتی حیزب بۆ ئەوە دروست بووە لە خزمەتی کۆمەڵانی خەڵکە بەڵام ئێستە چییە کە کاک شۆڕش خەڵک بۆتە قوربانی یعنی ضەحیە لە باوە بۆکو جەناب فەرمووت حیزب خەڵک بۆتە قوربانی حزب و حزبش تەنانەت ئەتوانم بڵێم حزبش بۆتە قوربانی کۆمەڵێ وەکو مەکتەب سیاسی و کۆمەڵێ بچووک و تێکرای کۆمەڵانی خەڵکی کوردستان و خێزان و حزبش بۆتە قوربانی تاک و ئینەما وەکو دیکتاتۆریەکی دیکتاتۆر بۆتە پیرۆز لە وڵاتی ئێمە هەموو شتێک ئەو کورسیەیە. زۆر باشە زۆر باش کاگاسو با بێمە لای بەڕێزت ئەگەر خەڵک بوو بێتە قوربانی سیاسەتی حیزبەکان ئەی دامەزراوە گشتەکان لە شوێن کە قەرار وایە لە سایە و سێبەری ئەواندا ینی کۆمەڵانی خەڵکی کوردستان یا هاوڵاتیانی ئەم هەرێمە ینی ژیانشی لانی کەم ئاسایی بژی بە تایبەتی دامەزراوە سەرشەکانی وەکو حکوومەت وەکو پەرلەمان وەکو قەزا
ئەمانە لە شوێن بۆ ئەوەی ئەم ناعەدالەتی و ئەم بە قوربانی بوونەی هاوڵاتیان نەهێڵن چیتر درێژەی هەبێ. بەسپاس و سڵاو بۆ بینەرانی بەڕێز و بەڕێستان. من تەیدی زوربەی بۆچوونەکانی بەڕێز مامۆستا عەلی یەکەم، بەڵام ئەوانە بۆ خۆیان دەرەنجام دەرەنجامی چی؟ ڕوون و ئاشکرایە لامان کە هەموو کۆمەڵگایەک لەسەر بنەمای پەیمانێکی کۆمەڵایەتی ڕێئەخرێ و دائەمەزرێ. ئەو پەیمانە کۆمەڵایەتیە بەپێی قۆناغەکان هەموو زانین کە ڕەنگە لەجێی باس و درێژەکەی نەبێ گۆڕانی بەسەرا هاتووە. لە هەر کۆمەڵگایەکیش پەیمانەکەی بەپێی ئاستی گەشە و ئاستی وشیاری تاک دائەڕێژرێ. لەو کۆمەڵگانی کە تاک خاوەن ئاستێکی وشیاری باڵایە، پەیمانی کۆمەڵایەتی بە قورسایەکەی بەلای خەڵکو و بەلای جەماوەر و بەلای تاکانی کۆمەلگادایە و لەو کۆمەلگانشدا کە تاک ناوشیار و بێئاگا و لە خشتەبرا و گەوجێنراوە، پەیمانەکە بەپێی بەرژەوەندەکانی دەسەڵات دەستشانەکرێنی دوو لای پەیمانگای کۆمەڵایەتی ئەگەر لە باری تیۆر بهێنینەوەکە کام وەسف زۆرتر بەسەر کۆمەلگە و بەسەر هاوڵاتی و بەسەر تاچی کوردیدا وەسف من وابینم کە پەیمانی کۆمەڵایەتی ئێمە پەیمانێکە هاوسەنگیتیانە لە هەموو پەیمانێکە ئەگەر دوو لە هاوسەنگ بن بەرژەوەندی هەردوو لە ڕەچاوەکرێ، بەڵام لە کۆمەلگای ئێمە چکە خەڵک زۆر ناوشیارە و دەسەڵاتیش دەسەڵاتێکی نەرێتی بۆ ماوەیە وەکو مامۆستا عەلی وتی سەرچاوە ئەگرێ لە خێڵەوە. ئەم دەسەڵاتە پایەکانی دەسەڵاتی بەدەستەوەیە لە هێزی چەکدار، لە سامان و ژیان و گوزەرانی خەڵک، لە پەیوەندیەکانی هەرێمایەتی و نێودەوڵەتی، لە سەرجەم جونگەکانی بەڕێوەبردن و دەسەڵاتێک بەم جۆرە لەگەڵ گەلێکی ناوشیاری دەستەوستانی داماو لە نێوان ژنگەیەکی سیاسی و جوگرافیەکی سیاسی ئاڵۆزا کە دەرویەکی نییە بۆ دەربڕینی خواستەکانی و هەمیشە لە نێوان دوو بژاردا بۆ بژاردەی خراپ و خراپترە لە ترسی خراپترەکە خراپەکەی قوبوڵ کردویان. ئێستا خەڵکی کوردستان کە ئەم خراپە قوبوڵەکان دوو فاکتەرێکیەوەیە کە بەڕاستی ئاستی وشیاری و پێگەشتنی تاکی ئەمە نەگەشتە ئاستێک خەڵک هاوبەستەجی و پەیوەندێکی وای هەبێ بتوانێت لە بەرامبەر ناڕەوەیەکانە وەڵامدانەوەیەکی وای هەبێ بتوانێت ستۆپ بە دەسەڵات بکە. هۆکاری دووەمیشەوەی خەڵک ئاسی لە وشیاری هەیە، هەموو خەڵک ئێستا دەمی هەر کەسێ بکەێتەوە لەو سەرجاد و ناوبازاڕە تێئەگا کە ئەم حکومڕانی و بەڕێوەبردنی لە وڵاتی ئێمە بەڕێوە چێ نمونەی ناشرینترین و ستەمکارترین دەسەڵاتەکانی ناوچەکەیە. بەڵام لە بەرامبەر ئەمانە داعشی لە بەرچاوە و لەولا داعشیشەوە حەشدی شەعبی و لەولا حەشدی شەعبیشەوە جەندرمەی تورکی و پازاری ئێرانی لە بەرچاوە. بۆیە بە دۆخێکی ئاوا خەڵک لە نێوان کۆمەڵی بژاردەی خراپە خراپەکەی قوبوڵ کردووە لە بەردەم خراپتر و خراپترینەکانە و ئەمەیە کۆمەڵگاکەی وا لێ کردووە. بۆیە پەیمانی بڵین کۆمەڵایەتی لە کۆمەلگای ئێمە پەیمانێکە لایەکی بەهێزی دەسەڵاتدار سەپانوێتی بەسەر لایەکی زەبوونی بێدەسەڵاتە و هەمیشە ڕاستیەکی مێژوویش هەیە. هەر پەیمانێک چ پەیمانی کۆمەڵایەتی بێت چ پەیمانێکی نێوان تەنانەت دوو کە زیاد دوو کۆمپانیاش بێ، هەر کۆمپانیایەک هەر هاوپەیمانێک لەسەر بنەمای ناهاوسەنگی داڕژرابێ ئەو پەیمان ناتوانێت بەرقەرار بێت، ناتوانێت ئیدامەی هەبێ، ناتوانێت جێگیری هەبێ. لە دۆخێکە کە هاوسەنگی هێز بەلایەکە ئەشتێتەوە نمونەمان زۆر بینی ڕژێمەکانی خۆرەڵاتی ناوەڕاست زۆریان بۆ هەیان بوو بۆ ماوەی چەندەیەک حکمی سەپێنراویان بەسەر گەلەکانی خۆیانە درێژە پێداوە لە دیوی دەرەوەشەوە ڕووکەشێکیان وایە بوو بە خەڵک بە ناوی دروشمەکانی نەتەوایەتی و دروشمەکانی سۆشیالیزم و دروشمەکانی تەنانەت ئیسلامگەرایی و هەموو دروشمانەوە کە خەڵکی لە بەختەوەریەکی زۆر ئاژین، نمونونەکانی عێراق و لیبیا و سووریا و یەمەنی سناعی دووەمانمان هەموو لە بەرچاوە. بەڵام لە چرکەساتێکی گۆڕانی هاوسەنگیەکان و تێکچوونی باڵانسا دەرکەوت کە لایەکی پەیماننامەکە چەند ناڕازیە، چەند بێزارە، چەند لە دەرفەت دەگەڕێ بۆ گۆڕانکاری و ئەوەش نەهامەتی و نەکبەتی دەسەڵاتدارەکانی ئەم ناوچەیە کە ینی بێ لەوەی کە بە بڕای من نەخوێنەوارن، بێ لەوەی کە لە زانستی حکومڕانی و سیاسی سیاسەدا زۆر کۆڵەوارن، بەڵام هیچ نەبێگەر لە بوارەکانی تری مەعریفە لە دواوەن با سێرێکی مێژووکەن کە زۆر بەردەست و ئاسانە. ینی دەرز لە مێژوش وەرناگرن، دەرز لە دراوسەکانیشان وەرناگرن. یەک بە دوایەکە ئەم ڕژێمە ستەمکارانە
تووشی نەهامەتی و کۆرەوەری وا ئەبن کە بۆ مێژۆ بن بە عیبرەت بەڵام تا نەگەنە دەردێڵێ چرکەی لێ قەومان و ترازان و نەگەڕانەوە بیرە لە حاڵی خۆیان ناکەنەوە کە ئەمە بۆ خۆی چەند نەکبەتی و نەهامەتی و وێرانیە بۆ وڵات و نیشتیمان ئەوەنەش بەدبەختی و نەهامەتیە بۆ دەسەڵاتدار و نەوەکانیان ێستا لە کوردستان و لە هەرمی حکومڕانی ئێمە وردە وردە هەموو حیزبەکان بە خشکەیی بەرەو حیزبی بنەماڵە ئەچن هەموو کەسی یەکەمێک لە حیزبە خۆ حیزب هەموو بە بڕای من زۆرینی هەر زۆر حیزبەکان حیزبی یەک کەسن وەکو مامۆستا عەلیش ئاماژەیەکی پێەیە ئەم کەسە بڕای بە دامەزراوە نییە بڕای بە دامەزراوی ناو حیزبەکەی خۆشی نییە ئیشی سەرەکی ئەوەیە کە جێنشینێ بە خۆی لە ئێستاوە بنیاد بنێ هەندێکیان بە ڕسمی و بە ئاشکرا ڕایانگەیانەوە هەندێکیان بە خشکەی و لە سەردەمانێکا کە دروشمی دژی بنەماڵیان بەرزەکردەوە ئێستا بە خشکەی خۆیان بە خێراتر لەوان بەرە ئەوە ڕۆن و لەوێشەوەی ببوورە کە نایەنەوێ وڵاتی پرسیارێک کرد نایەنەوێ لە وڵاتە دامەزراوەکان جێگیر بن چونکە گەر وڵات بێ بە وڵاتێکی دامەزراوەیی وردە وردە یاسا جێ ئەگرێ کە یاسا جێگرت مافی وەگیەکی و هەلی یەکسان لە نێوان تاکانی کومەڵگا دێتە ئارا لە دۆخێکی ئاوا ئەوەی ئێستا ئەیکەن بە دڵنیایی بۆیان ناچێت سەر بۆی ڕێگرن لەوەی کە ڕێبگرن لە دروبوونی دامەزراوە و ئەو دامەزراوە لەرزۆکانشکە هەیە لە بەرێکی ڕۆشێنەوە لە پەچی بخەن زۆر باشە کاک عەلی بەردەوام ئەوەی ڕووداوە لە نێوان هێزە سیاسیەکان لە ململانێ ئەم ململانەی سەربازی و خوێناوی ببێ یان ململانەی سیاسی بووبێ دوجار دەبیندرێ هاوڵاتیان تێدا وەکو قوربانی هاتوونەتە دەر کاتێ بە نمونەیەکێتی و پارتی و لایەنەکانی تر شەڕیان کردووە هاوڵاتی بازەکەی داوە کاتێ ئەم دوو لایەنە و لایەنەکانی تر ڕێک دەکەون هەر لەسەر حسابی بەرژەوەندەکانی هاوڵاتی بە نەتیجە یانی شتەکان دێنەوە پێش تۆ چۆن ئەمە تەفسیر دەکەی ینی کاک سۆرج بەشێکی کاگاسۆ ئاماژەی پێ کرد و بەشێکی تری خۆی سەم قسانەوە ئێمە ئەیکەین و لێ ئەدوێن ئەتوانم یعنی لەوە تا لەم کات ژمێرەشە ئێستا لە NRT بێ و لە KRN بێ و لە ڕووداو بێ و هەمان یعنی بۆتە ئەمە بۆتە بنیشتە خۆشەی ئەم وەزعی بارودۆخەی کە ئێمە هاینتیە باوا بڵین طبعا ئەم کولتورەی ئێمە کە هەمانە کولتورێکی خێڵەکیە کولتورێکی خۆ بەزلزانینە کولتورێکە قەناعەتمان بەوە نییە دەسڵات ڕادەستی یەکتری بکەین ئەم مەسەلەی دیموکراتی و مافی مرۆڤ و کەرامەتی مرۆڤ و ئەمانە مجرد بۆ بازار سەرفی ئەکەن بەبێ ئەوەی پەیڕەوی تێکەن ئەو لەناو حیزبەکەی خۆیان و لەناو مەکتەب سیاسەکەی خۆیان دیموکرات نییە فكيفما كوملاني خلق او ديمقراطيتيان برجستا اكري بويا يعني اما ما بسم لا اما يعني ايمش بشكل لقذافي ايمش بش يعني اما ما بسمه او عقليته او ذهنيته اما يعني براكوجي كباس اكريد لم يجوي خو معنا كام دول هي وكام شيو هي وكام حزب هي خوي بريكالا خويني يكتري ويكتري ما نشكاني بيت لكويا ايا ببالي اسلامي وعلي اي ببالي اسلامي علماني كانوا علي اي ببالي كومونيست كانوا علي ام هر همومان بشدار بونا لو كولتورا برزگار بوني اما سهل نيه اما ما ويكي زوري ايوت لبيغياندني تا او تاك تيبغا ك همومان وكو يكين تو بزانه استمثل ولاطاني اوروبا كديمقراطيه تاك زور هستكا او مروفا كرامتي بارزرا وحسب كسايتي خويا دن ادا وچون ازاني دن ادا يعني او مناله چون پرورده اكري بلام امامانان چونك لا مناليه وفيري كرنوشي حزبايتي وايني وامانه بوينا ناقينا او انجامه كبتوانين ما في خمان ور بقرين بويا يعني ام دسلاتانا ايش لسر شي اكن ايش لسر او كان هميشه اما محتاجان بين هميشه سارشت اللي برزتكم لو قرك هذا كردي كان باندازيش زور ايش لسر او كان كدواجار امشي جيانه يعني باڵ بچێشە بەسە هەرێمە کەمانداکە کە دەیبینین بەڵام حەز ناکەی کە هاوڵاتی کوردیش تاشی کوردیش خۆی ئامادەیەشی زۆری تێدا بۆ قوبڵکردنی ئەم شێوە ژیانەی کە ئەم هێزە سیاسیانە بەسەر کۆمەڵی کوردیدا چەسپاندویانە هەر کاکۆ شوارژ من زووتر قسەی لەسەرەوە مۆزوع ئەم کردووە یعنی کێشەکە چیە ئێمە کۆمەلگامان کردو بە حیزبی واتە يعني حزبي وكو عربي جمودي عقايدي اما خلكمان واكردوا يعني باوابلين مثلا من باوابلين من زوتر وقسش ما كردوا من شيوعي بوما لسر كرداتي حزبي شيوعي بوما كارم لسر ناشرين كردني حزب كاني تركردوا
وحزبەکانی تر بە پێچەوانەوە مەزەبەت یعنی ئیسلامیەکان کاریان لە ناشرینکردنی علمانیەکان کردووە، علمانیەکان کاریان لەسەر ناشرینکردنی ئیسلامیەکان کردووە، یەکێتی کاری لەسەر ناشرینکردنی پارتی کردووە، پارتی کاری لەسەر ناشرینکردنی یەکێتی کردووە، ئەوە هەردوو گۆڕان دروست بوو، یەکێتی و پارتی ئیشیان لە ناشرینکردنی گۆڕان کردووە. واتە ئێمە خۆشەویستیمان نەداوە بە یەکتری، یعنی ئێمە کارێکمان نەکردو یەکتریمان پێ قبول بێ، ئێوەمان نەخستوتە خەڵکیش بە ئاسانی چۆتە ناو ئەم گەمەیەوە. ئەم گەمە ئێستا مەثەن باوا بڵێن دەروێشیە، ئەم حاڵەتە ئێمە فێری بووین جا لەسەر پرسیارەکەی جەنابەت ئێمە فێری کولتوری دەروێشی بووین. یعنی ئێستا مەثەن لەو حیزبە بووم تا لەو حیزبە بووم هەمیشە لە گەورەترین خیانەتی کردبێ داکۆکیم لێ کردووە. يعني باوا بڵێن بە مێژووی ئەوە، یعنی با بڵێن ئەوەی کەسی یەکی ئابی دروست کردووە هەمیشە ئەندامەکانی هەر داکۆکیان لێ کردووە، ئەوەی کە ئێرانی هێناوە هەر داکۆکی لێ کردووە، ئەوەی باوا بڵێن مەثەن ئێمە کە زمانی مەثەن من کاتی خۆی لەسەر کردایەتی حیزبی شوعی بوومە بەڵام ئەو کاتە نەخێر، بەڵام 72 حیزبی شوعی لەگەڵ بەعسا بووە، هەمیشە ئێمە وتمان ئەو جەبهە و بەرەی نیشتیمانیە. ئەمە مەبەستم لەسەر قسەی جەنابتە، واتە لێرە ڕای گشتی دروست نابێ. ئێستا تۆ تەماشای پەرلەمان کەم پەرلەمانە ئفلیج بووە، یعنی پەرلەمانە پەکی بەچی بە قەرارێکی حیزبی، بە قەرارێکی مەکتەبی سیاسی، بەڵام ئەم پەرلەمانە فلیج بووە کەرامەتی منی پێشکێنراوە. خۆ من با بڵێم مەبەستم چێ من چونکە من دەنگم داوە، دەنگی هاوڵاتیە، دەنگی برادرانی هەموو لایەکە، دەنگی پارتیە، دەنگی یەکێتیە، ئێستاکەوە دەنگی پارتی خەفەکراوە، دەنگی یەکێتی خەفەکراوە، دەنگی ئیسلامیەکان خەفەکراوە، دەنگی هەموو کەسێک خەفەکراوە. یعنی ئەوە نیەک بڵێمە دەنگی گۆڕان پێ خەفەکراوە. واتە لێرە کاک ئاسۆ ئاماژەی پێکرد مؤسسات کەس قەنەعەتی پێ نییە، ئەوەی سەرۆک فەرمووی، ئەوەی سکرتێری حیزب فەرمووی، ئەوەی ڕابەری حیزب فەرمووی، ئەوەی ئەمیری ئیسلامی فەرموو، ئێمە وا فێر بووینەوە. ئەمە ئیشێکی ئەوێ ئینسان ڕزگاری بێ لەم مەوزوعە. تۆ ئێستا هەمومان لە حیزبایەتیە کە کوردومانە هەمومان گوێڕایەڵ بووینە، دەروێش بووینە، نەمانتوانێت بە ئازادی ڕێیەکانی خۆمان بگەێنین. بۆیە ئێستا تەماشاکەی ئەم ڕێکخراوانە خۆپیشاندانەکەن. یعنی تۆ مامۆستایان موچەی نییە خۆپیشاندانەکەن، پێشمەرگەی دێرین موچیان نەدرا خۆپیشاندانەکەن، کەم ئەندامان کورتە باڵاکان مەبەستمەتر شەرائحی مجتەماع لەوانە کە خۆپیشاندانەکەن. واتە ئەگەر مامۆستایان موچەی وەرگرت ئەوان مشکلەی پێشمەرگە نییە، یعنی سە پێشمەرگە شەڕی داعشەکە بۆ پیرۆزی خۆیانە، یعنی پێشمەرگە گەر موچەکەی وەرگرت ئەوان موچیان وەرگرت، ئەتر مامۆستایان کێشەیەک نییە، کە ئەنەهوو ئێمە کێشەکانمان گشتی نین، نایگرینە. یعنی بابا کێشەی بەڕێزت کێشەی منە، کێشەی یعنی کێشەی ئەو کۆمەڵانی خەڵک کێشەی منە، بەڵام ئێستا وایان لێ کرد بە ملایەنێک موچەی وەرگرت وازانێتتر قەزێکە تەواو بوو کێشە. بۆیە یعنی ئێمە ئەبێ ئیش لەسەر ئەوەکەین ئەم مەوزوع ئەوات چارەسەر ناکرێت. ئێمە ئەبێت پەرلەمان بخەینەوە گەر و مافی خەڵکی مسوەگەر بکەین و پرۆژە بخەینەوە کار و حکومت بەکار بێت. ئەمە لێرە یعنی مەبەستم لەوایە بەم وەزعە خەڵکەکەی وا دەبەن کردو ئەم دەسڵاتە، خەڵکەکەی وا لەگەر ڕێزمە ئیش لەسەر گەمژەکردن و کۆیلەکردنی ئەم کۆمەڵانی خەڵکی کوردستان ئەکات. بێدەنگی ئەم بێدەنگی خۆ سەدام بەلاش دروست نەبوو، سەدام لە بێدەنگی خەڵک دروست بوو. ئایا قەزافی بێ و ئایا کێ بێ و کێ بێ. بەڕاستی ئەم دەسڵاتێش لە بێدەنگی ئێستەمە بێدەنگی ئێمە دروست بوو. من مەسەلێک بۆ بێنمەوە لە یۆنان قەیرانی دارایی هەبوو، ڕاستە زۆریش مشکلی هەبوو. باشە چی کردەوە یۆنان؟ یەکسەر سەرۆکی ئەنجومەنی وەزیران دەستی لە کار کێشاوە، دەسڵاتداران دەستیان لە کار کێشاوە، خەڵکێکی کە هاتن ئایا معالەجەیەکە نایکەن ئەمە مشکلەی من نییە، بەڵام کاکە تۆ بوویتە مسبب کارەساتی موسیبەت بۆ ئەم میلەتە، بیکە خەڵکێکی کە بە ئەو خەڵکەکە خۆیان تاقیکەنەوە. کێشەکە لەوایە یعنی ئێمە ئەوەی کە کارەساتەکە دروستەکە هەر خۆشی ئەوێ چارەسەری بکات، بۆیە ڕێی عامەکە دروست نابێت لە وڵاتی. زۆر باشە. حەز ناکەی کاک ئاسۆ کاک عەلی ئاماژەی بە شتێکی گرنگدا، ئەوەی کە خەمی هاوڵاتی کوردی خەمیشی گشتی نییە، ئەوەندەی خەمەکان خەمی زۆر بچووکن، یا جاری وا هەیە ئیتر بە مەبەست بیان بە مەبەست بێ خەمەکانی ژیانی دابەشکراون بە خەمی حیزبی یانی. ئەمە بۆ خۆی 2000 ئەمە بەڕاستی ئەوەی لە عەربا پێوترێت تەقزیم زۆر بچووکردنەوەی تاکە، زۆر بچووکردنەوەی خواستەکانی تاکە، یعنی ناچارکردون لە زاوێ لە گۆشەخستنی تاکە بۆ قوبوڵکردن و ڕازیبوون بە لانی کەمی پێویستەکانی خۆی. هەموو ئاگاداریەوەین کە بڵێن پێژەی پێویستیەکانی مرۆڤ بە پێی بیردۆزی ماسلۆ سەرەتاکەی لە پێویستە فیسیۆلۆجیەکانەوە دەست پێەکە. یعنی وە بە بڕای من هەر دەسەڵاتێکیش ئەکرێکی لە پێوەرەکانی سەرکەوتووی ئەو دەسەڵاتە و
خزمەت بڵین گونجانی لەگەڵ خواستی خەڵکو و خزمەتکاری بۆ خەڵک ئەکرێ بەپێی ئەو پێیژانەی ماسلۆ پێورێ ینی چەند خواستەکانی تاک لە پێنج قۆناغەکەی پێویستەکانی تاکە ئەباتە سەرەوە بەڵام ئەم دەسەڵاتانەی قسە لەسەر حاجە فیزیۆلۆجیەکان بکەین ئەمە هەز ناکەی پەیوەندی بە بارودروفێکی دیاریکراوە هەیە کە شەڕی داعش نەوت و دوجار حەسارێکی اقتصادی لە بەغداوە دروستی کردووە و پەیوەندی بە مەرامێکی خراپی ئەم دەسەڵاتەوە نییە کە لە بەرامبەر هاوڵاتیانی خۆیەوە ئەگەر هەیبێ ئەوە ئەم دەسەڵاتانی کەم خۆی ئەمە دەڵێت ئەو بەهانێ ئەهێنرێتەوە بۆ بەڕاستی پۆشینی هەڵە گەورە خودیەکان ینی ئەو کۆمەڵ باری دۆخی بابەتی هەیە کە لەسەر و دەسەڵاتی ئێمەوەیە بەڵام ئەم شەڕی کە بەرۆکی هەرێمی کوردستانی گرتووە بەرۆکی هەموو ناوچەکەی گرتووە ینی بۆ ئێمە بیر لەم 2 ساڵاکەینەوە بۆ بیر لە 23 ساڵەکەی پێشوو ناکەینەوە لە 20 ساڵی حکومڕانی خۆماڵیە دەسەڵاتی خۆماڵی چی کردووە ینی چی کردووە لەوەی کە بەڕاستی بنەماکانی لەسەر پێی خۆڕاوەستانی ئەم کۆمەلگایە بنەماکانی گەشەپێدانی مرۆیی بنەماکانی داڕشتنی پایەکانی حکومڕانیەکی تەندروست و ڕەشید هیچی نەکراوە بە پێچەوانەوە بە هەمان عەقڵی سەردەمی بەری کوردستانی کە لە ڕووکەشا خۆی خەتەری ئەم دۆخە لە چیایە ینی بڕگەی هەیە لە یاساڵێ یاسا بێ ئاگا ناپارێزێ ینی بێ ئاگایی لە یاسا بەهانە نییە بۆ ئەوەی کە تۆ یاسا پێشێل بکەی بەڵام ئەمە ئەگەر بۆ خەڵک ڕاست بێ خەڵک ناوشیارە خەڵک گیرۆدەی کێشەی ژیان و قوتی خۆی و ماڵ و مناڵ و تەندروستی و گرفت و نەهامەتیەکانیەتی بەڵام دەسەڵاتدارانی ئەم وڵاتە لەو خەڵکانن کە زۆر لە مێژە شارەزای سیستەمە گەشەکرد و دیموکراتەکانی خۆراوان شارەزای تەکنۆلۆژیان و هەموو پێویستەکانی کە ئێستا بە 10 ساڵ دوای ئەوان خەڵکەکەتە دەسی یعنی ئەوان لە ئاگاییەوە کۆمەلگاکەیان کۆی لە کردووە و بە بەرنامەش ئاستی پێویستی و خواستەکانی خەڵک دا ئەبەزێنن بۆ ئەوەی کە خەڵک کە برسی بوو بیر لەوە ناکاتەوە چێ ڕئیسە و چێ ڕئیس نییە ئەو ینی ئەمە ئێستا ئاستی خواستەکانی خەڵکیان هێناوە بۆ پلەی یەکەم خەڵک ئێستا وردەور دەبەرەوە ئەڕوا ئەگەر ئەم دۆخە بەم شێوە درێژە بکێشێ وەکو سەرەتای ئابڵوقە و نەکەی دوای ڕاپەڕینی لێت کە خەڵک فقط بیر لە نانی دوو سوێژ ناکردەوە فقط بیر لە نانی ئەمڕۆوە کردەوە یعنی ئێستا وردەوردە خەڵک بەرەوە ئەڕۆن ئەگەیەنن کە وردەوردە بەوەی کە بتوانێت بژی و نەمری و خۆی مناڵەکانی نەبرن لە برسا حەزناکی ئێستا خەڵک بە بەشی دووەم لە هەرمی ماسلۆ کە حەزکردنە بە ئەمان ڕازیە لەسەر حسابی ژیانیشی بە دڵنیایی ینی هەنگاوی هاتۆتە دواوە ینی ئەگەر لە سەردەمێکە ئێمە شانازیمان بۆەوە کرد و دەسەڵاتەکەمان بانگەشەیەوە کرد کە هەرێمی کوردستان عێراقێکی ترە عێراقێکی جیاوازە و هەموو وەفد و تەنانەت هێزەکانی هاوپەیمانانیش بۆ پشووە هاتنەوە کوردستان لێرە ئەمانێ هەبوو و ئێستا وردەوردە ئەو ئەمانەش نامێنێ خۆ ئەمانی کۆمەڵایەتی کاتێک جێگیرە بێ کە پێویستەکانی تری ژیان دابین بوو بێ ئەبینین ئێمە لە ئەنجامی ئەوەی کە پێویستەکانی ژیان دابین نابێ کێشەی کۆمەڵایەتی گەورە سەر هەڵەیە ئێمە بگاتە 2 مانگ 3 مانگی تر ئەم وەزع بەم شێوەیە بڕۆم و چە ئاوە ژیانی خەڵک ئاوە بەرە و بڵێن داکشان بڕوا من دڵنیان لەوەی کە کێشەی کۆمەڵایەتی زۆر گەورە ڕۆیات یعنی کە ئێستا ئەگەر شیکردنەوەی زانستی بۆ بکەی کە ئەبینی لەسەر جادا لەسەر حادسەیەکی سیارە خەڵکە کوژێر لەسەر فولایتەیەکی ترە کوژێ لەسەر لە ناو خێزانە برابرا ئەکوژێ ئەمە بۆ خۆیان بە شوێنیابچی دەرەنجامی ئەوەیە کە خەڵک گیرۆدەی ئاسێک لە ژیان بووە کە بە شێوەیەکی تر دەربڕینی بۆ ئەکا ینی لە بێزاری ژیانی خۆیان سەدان کێشی کۆمەڵایەتی زۆر گەورەی قوڵ و ماوە درێژ کە بە ڕەنگە بە چەندین ساڵ ئێمە لە دەرهاویشتەکانی ڕزگارمان نەبێ لە ئەنجامی ئەم سیاسەت شەوتا دروستە بێ و وەڵامیش بۆ پرسیاری پێشووترێ ئێمە ئەمانتوانی ینی کوردستان تۆ بڕۆ شیکردنەوە بار و دۆخی بکە ئەمانتوانی دەسەڵاتێکی لەمە دامەزراوەی تر و ئابوووریەکی لەمە جێگیرتر و حکومڕانیەکی لەمە بڵین تەندروستترمان لە کوردستانە بنیاد بنایە ئێمە پاش 25 ساڵ لە حکومڕانی ئەنجا بە قەرارێکی حیزبی و شەخصی
ئەو دامەزراوە لەرزۆکەی پەرلەمان کە بە حاڵەتی ئاسایی خۆیەوە هەرنا ئاسایی بوو هەر ڕۆڵی ڕاستەقینی خۆی پێ نەدرابوو بەوەش پێی ڕازی نابن دەرگاکەی داخرێوەکەوەی دوکانێکی شخصی بێت و بڵێ بڕۆ شاگردەکان بنیرتەوە ماڵێ و کۆتایی پێبێنی ئەمە بۆ خۆی کارەساتە من نمونەی وام لە سیستەمەکانی پێشجەنگی ساردیشە بەڕاستی نەبینیوە ینی لە دوای جەنگی ساردەوە نمونەی وانی یان نمونەی وا لە ڕەنگە لە ئۆغەندە و عیدیەمین و قەزافی ومانە بۆشێتەوە وەشابێتەوە کاتی خۆی بەڵام ئەم دوایە ئیتر کەس نییە جورئەت بکە قەراری وا سوڵتانی و فەوقی دەربکات و معنا بۆ هیچ شتێک لە کۆمەلگان نێڵێ و خەڵک تووشی ئەم ڕەشببینیە بکە خۆ کۆچە گەورەی کە گەنجان دەستیان پێکرد و خێزانەکان دەستیان پێکرد و ئێستا بەو سیاسەتە ئەوروپی و جیهانیە بەری پێگیراوە من وا ئەبینم لە دۆخێکی ترا بە تێکشکانی داعش یان بە ینی لە بەرامبەر هەڕەشەی داعش بێت لە بەرامبەر هەڕەشەی دژنەکانی داعش کە حاجی شعبیا بن من زۆر لەوا ترسم کوردستان لەبەردەم کۆڕەوێکی ترا بێت چونکە بەڕاستی خەڵک وردە وردەیەتە سەر ئەوەی کە ئەڵێ سەرساجی عەلیەتەوە سەر ئەوەی کە نەتوانێت ژیانی ڕۆژانەی خۆی دابین بکە و پایەکانی ئەم وڵاتەمووی لێک ترازاوە ئیتر خەڵک کە نەیتوانی ژیان ڕۆژانی خۆی دابین بکات و وەکو جەنابی شوتە ئەمانیشی نەما سەری خۆڵگرتنەوێت تاکە ڕێگا کە ئەمە مەترسێکی زۆر گەورەوە من بەڕاستی لێ ترسم و تەوقع یەکەم نازانم کە دوای ئەم حەسمی شەڕی داعشە ئایا ئەو هەڵخەڵەتانی خەونی دروستکردنی دەوڵەتی کوردی و سربەخۆی و ڕفراندۆمە بە چه ئاڕێسەیەکە ڕاو ئێمە تووشی چکێشە و قورتمێکی تربێت چکە ئەهمیەتی ئێمە ئێستا لە بەرامبەر شەڕی داعشە شەڕی داعش نەمێنێ هاوسنگی هێز لە ناوچەکە بە جۆرێکە گۆڕێ ڕەنگە کێشەی زۆر لەمە قورتریشمان بۆ دروست زۆر چاکە دوای داعش بە تەسەوری تۆ چیتر بەڕێوێ بۆ کۆمەڵانی خەڵکو و بۆ هاوڵاتیانی کورتاوەکو کاک شۆڕش یعنی من زووتر وتم داعشە بۆ خێر و بەرەکەت بۆم دەسڵاتە یعنی بۆ لەبەر ئەوەی ئەگەر بیبەستم بە مۆزوعی تریشەوە لە شەڕی ئێران عێراقا کە بەراوردشیکەی 8 ساڵ شەڕی ئێران عێراقی کرد سەدام بەو کورسی خۆیەوە خۆ ناکرێت پیاوێکی وەکو ئێمەمانان دانشین هیوادارم بینەران بەغەڵە لێم تێ نەکەن کە مەترسە نابێ بۆ سەدام و ئەو ڕژێمە خوێن ڕێژەی بەڵام ئەوە ئەڵێم یعنی سەدام خەڵکی تێکۆشەرانی عیدامە کرد بەڵ هەرسکاڵانی عیدامە کرد ئەسکەرێکە پێمانوت هاربە و کاتەکە هەڵات بوو لە یان گرد ڕەمیانە کرد لەبەر ئەوەی کل شەی من ئەجل معرەکە هەمووی لە پێناو شەڕابوو ئێستاش ئەم داعشە بۆتە بیانوویەکی گەورە بۆ ئەوەی کەوا چاکسازی نەکرێت یان بۆ ئەوەی کەوا پەرلەمان بەو شێوە وەزعی وابێت وابزانم خالید بن وەلیدە ئەگەڵێ لەگەڵ جەنگاوەرەکانی خۆیان وتی هیچ شتێک نییە بەحر لە دواتانەوەیە و دوژمنیش لە پێشتانەوەی تارقی کوڕی زیادە تارق من زیادە زۆر سپاس بۆەوەی کە تارق من زیاد بوو شتێکی وایوت ئەمە ئەمانیشوایان لە ئێمە کردووە یعنی خەڵک بەو من نەزەمەنی تارق من زیادە نا ئەوەیە کاکە تۆ یعنی مەبەستم ئەوەیە تۆ چیت بۆ من کردووە لەگەڵ داعش شەڕی داعش خەڵکی ڕەشوڕود و پێشمەرگەی قوربەسەر ئێکا خۆی باوا بڵێ مەگەر فلیمی کانیشمان بینی سوینی پێشمەرگەوەنێکیان پیشاندا لەگەر ڕێزما بۆ ئەوانەی ئەوایە ئەو خەڵکە بڕۆشتایە بۆ ئەوە کە شەڕ بالفعل شەڕی داعشیان کردووە نەوەک نمایشکاری هەندێک باڵا دەست لە بەناو هێزی پێشمەرگە و بەناو وەزارەتی پێشمەرگە جامە بەستم لەوەی دوای داعش کە دێت دوای داعش بە تەقدیری من ئەم وڵاتە بەم سیستێمە بڕات تووشی داڕوخانە بێت کاگاسۆش ئاماژەی بەوە کرد و ئێستش بەرەو داڕوخان ئەڕۆی خەڵکی ناومێدە خەڵک ئومێدێک نییە ئێستا ئەم باسی ئێمە کەیکەین واتە بۆتە باسی هەموو خەڵکەکە بۆتە باسی هەموو میدیاکان یعنی خەڵک بێزار بووە لەم باسە بەڕاست کاک عەلی دەبێت چی ڕووبدا تاوەکو دەسەڵات بجوڵە یعنی بەبارێکی ئیجابیدا بە تایبەتی وەکو بەڕێزیشت دەڵێ وەڕەنگە بەشێکی زۆری خەڵکی ئەم هەرێمە متتەفیق بە لەسەر ئەوەی کە ئەوەی ئێمە ئێستا باسی لێوە دەکەین قسەی زۆرینی هەر زۆری خەڵکی کوردستان و هاوڵاتیانی ئەم هەرێمەیە دەبێت چ شتێک ڕووبدا تاوەکو ئەم دەسەڵاتە بەبارێکی ئیجابیدا مامەڵە بکە لەگەڵ خەمی خەڵکو لەگەڵ خواستەکانی خەڵک کاک شۆڕش خۆی یعنی مەبەستم ئەوەیە یعنی من بەستم ئەوەیە ئەگەر ئەخری پاش داعش و ئیجادیە مەسەر ئەوە یعنی کێشەکە لەوەیە پاش یعنی کە مەنجەڵەکە هەڵەدەیتەوە
کێشە ڕوئەدا کە تۆ پاش داعش ببینە کە نەختی ئستقرار بێت و پێشمەرگە بگەڕێتەوە و خەڵک بە دوای ئاوەدانکردنەوە بڕە اینجا بزانە ئەم دەسڵاتە چی کردو و ئەم دەسڵاتە گەیشتۆتە چی ئاستێک لە گەندەڵی و لە قەیرانەکانی ترا ئەمە پاش داعش یعنی کە باوا بڵێن کە جەنابەت چی بکرێت ئەو پرسیارە چی بکرێت وازەحە ئەمە ئەلفوبەیە بەڵام جورئەت نییە جورئەت لەکوێنە ئەوەی لە دەسڵاتایە ئەبێ جورئەتی هەبێت دەسڵات ڕادەستەی خەڵکانی تر بکە بەو دیموکراتیکەوە قەناعەتی پێ هەیە ئەبێ موسساتی دەوڵەتی دروست بکرێت خەڵکی تۆ باسی دەکەی بەڕێزم کە پێ دوای دەبێت دەسەڵاتەکەی خۆی ینی ڕادەست بکە ئەم خەڵکە دابش بوو بەسەر کۆمەڵی هێزی تر هێز هەیە کە مەرجی خۆی لە بەرامبەریاندا دەبینێتەوە لەوەها دۆخێکدا چاوەڕوانیەک ینی دەکری لەوەی کە هێزێکی دیاریکە و دەسەڵات تەسلیمکە داخرەوە هێزێش ئەگەر مەرگی خۆی لەوە ئەبینێتەوە یعنی ئەوشتی یعنی مەبەستم ئەوەیە ئەبێت کاکاسۆ ئاماژەی پێکرد خۆ تەجروبەی سەدام هەیە و تەجروبەی قەزافی هەیە و بن عەلی هەیە و حسنی مبارەک هەیە و ئەمانەش هەیە لە ینی تۆ نابێ ئەبێت تا کار لە کار نەترازاوە پێویستە ئێمە بگەڕێنەوە بۆ دامەزراوە کانی دەوڵەت و ئەو کەسێکی بێ دەوڵەت دامەزرێنێ ئەبێ بە مؤسساتی دامەزرێنێ دەسەڵاتە خراپەکەی هەرێمی کوردستان دیکتاتۆرەکانی هەرێمی کوردستان تا ئێرەش خەڵکێکی زۆر لەگەڵیانە ئێمە ئەمەشەم پێ ئەوە کرد لە مشکێشەکە لە ئێمە ئەوەیە حیزبەکان دووبارەبوونەوەی تەجروبەی قەزافی و سەدام حوسێن هەستناکەی زۆر دوورە لە هەرێمی کوردستان و ئەوە شەوای کردووە کە ئەم دیکتاتۆر ئەم دەسەڵاتدارە خراپەیانی بەردەوام بێ لەوەی کە خۆی باوەڕی پێێتی من ئەوەم ئاماژەم پێکرد پێشتر وتم کێشەکەی ئێمە لەوایە هەموو شتەکان بە درێژی وەرەگرین یعنی ئەوەیە ڕاست و ناڕاست و هەڵەبێ ئێمە لەگەڵ ئەو حیزباناین بەڵام ئەوەیشە وەکو عارە بەڵێ مای صح إلا صحیح ئەمە قوربانی ئەدرێ بەڵێ جەناب جا خۆ بەرنامەکەی تۆ لەسەر قوربانیە جا کێشەکە لەوایە بە هەر شێوە بێت ئەم میلەتە هەمیشە بەردەوام بۆ لە قوربانی ئەتر نازانم هیوادارم دەسڵاتداران و ئەوانەی کە جڵەوی دەسڵاتیان لێرە گردوتە دەست خوێنێکی گەورەتر نەڕژێن بە وەزع بە تەقدیری من ئەوەی کە ئەکرێت ڕای گشتی دروست بێت واتە مەثەڵەن ئێستا ئەم هەنگاوی یەکێتی و گۆڕانە بۆ یعنی با بڵێن ئەم ڕێکەوت نامەیە کردویانە پاشانیش ئەگەر لایەنەکانی تری ئیسلامیەکان و ئەوانەی تری علمانی و ئەوکان تریش یعنی بگەنە ئەنجامێک فشارێ دروستکەن کە ئەم بەم فشارە دروستکەن لەسەر ئەوانەی کەەوە دەسڵاتیان بەدەستەوەیە ئەمە یەکێکە باشترین ڕێگەیە بۆ ئەوەی کە بگەنە سەر قەناعەت کە وەکو جەنابەت فەرموون نەگاتە شوێنی بنەگاتە خوێن و لێکترازانێکی گشتی هەچەنێ ئێستا لێکترازان هەیە بەڵام نەگاتە ئەو ئاستا لایەنێکی تر لەوەیە ئەو دەسڵاتێشە بە عەقڵ و منطق بگاتە یعنیوانی کەوا ئێستاکە با بڵێن کە دەسڵاتیان بەدەستەوە لە هەولێر ئەوانش بگەنە عەقڵ و منطقێکی وا کە چیتر بەسە و خەڵک ئەم وەزعیشی پێ قبول نییە و ئەوانش باجی ئەدەن طبعا کۆمەڵانی خەڵکیش باجی ئەدا ئەوان ئەبێت بگەنە ئەو قەناعەتەی تەواو کە ئەبیانەوێت دەوڵەت دروست بکەن ئەبێت ئێمە دەوڵەت بۆ کورد دروست ئەکرێت و حیزب بۆ ئەو حیزمانە لە پێناو کووردا تێکۆشانیان کردو لە پێناو کوردستانە تێکۆشانیان کردووە ئەبێ ئێمە هەمیشە پەیوەندیمان ڕێک و پێک و پوختە بێ و هاوسەنگیەکی ڕێک و پێک بێ لەگەڵ ڕۆژئاوا و لەگەڵ باکوور و لەگەڵ ڕۆژهەڵاتە و هەروەها لێرەیشە ماڵی کورد ڕۆخاوە ئەم ماڵە کووردە ئەبێ ئیشکە لەسەرەوەی تەعمیریکەنەوە خۆ ماڵی کورد بەوە ناکرێت کاکە تۆ هەر برا گەورە بی و من برا بچووک بووم شتی وایە مەقبول نەما نە من برا گەورەم نە تۆ برا بچووکی تۆ برا گەورەی نە من برا بچووکم ئەمە کۆتایی هاتووە مەوزوعە ئەبێ برا گەورە یاسا بێت پەرلەمان برا گەورە بێ مەرجع پەرلەمان بێ برا گەورە ئەیشڵێمەوە ئەبێ یاسا سەروەری هەموو زۆر باشە کاگە ئاسۆ ئەوەی کە تا ئێرە ڕێکارە سلمیەکان زۆر ڕۆلیان نەبووە لە چاکردنی دۆخی خەڵک تەسەوڕ ناکەی لە ئایندەدا بیری خەڵک بەلای ئەوەدا بە کە بیر لە حاڵەتی شۆڕژێڕی وەکو ئەوەی لە ساڵی 1970 لە ڕوسیادا ڕوویدا بیر لەوەها حاڵەتی بکاتەوە بۆ ڕزگاربوون لەو سیستەمە خراپەی کە ئێستا تێدا دەژی بەڕاست ئێمە پێویستیمان بە حاڵەتێکی شۆڕژێڕی نییە بۆ گۆڕینی دۆخی گرێکیۆرە و نەهامەتی خۆڕاتی ناوەڕاستە ینی کە ڕێگە سروشتیەکانی گەشەکردن نەبوو هەمیشە ڕێگ ناسروشتەکان سەرهەڵێن لە هەموو دۆخێکی لە هەموو بوارێکا وایە ینی کەی ڕێگەی سروشتی هەبوو بۆ گەیشتن بە شوێنێک ینی خەڵک دەرگاکە کراوە بێ بەسەر مەحاجەرەکە جواب سروشتی نییە ئێستا ڕێگە سروشتیەکان داخراوە ینی خەڵک خراوەتە بەردەم
بژاردەیەکی زۆر خراپ ینی وە ئێستا کە بە بڕای من خەڵکیش ڕناپەڕ و کاردانەوەی نابێ دوو فاکتەرە یەکێکی ترسی دەرەکیە دووەمیش ئەزمون وەرگرتنە بەڕاستی لە ڕاپەڕنەکانی پێشوو ینی خەڵک لە زۆر ئەزمونە قوربانی زۆریە زۆر گەرم و جدی هاتە مەدان سەرتا ڕاپەڕین ینی خەڵک چی نەکرد بە هەموو چین و توێژەکانیەوە بنەتیجە کوردستان ئەوەی لە بەعز بەجێ مابوو دەسەڵاتدارەکان کە لە ڕێگەی خەڵکواتنەوە سەر حکوم کوردستانیان ئاودیو کرد ینی بکرایە بڕابکە قەتە ئارزەکانشان ئاودیوە کرد ینی بەڵام ئەرز ناگوێزرێتەوە جنا بۆیان کرا نیشتمانیان ئاودیوە کرد یعنی شتێن نەما ئاودیوی نەکەن و لە خۆناغی ترە لە هەڵبژاردنە خەڵکتیان بەشکم لەم فەوزایی بەری کوردستان ڕزگار بێتەوە بۆ هەڵبژاردن بینیمان ینی تر بەو گەڕەلاو ژێوهەرا و تەزویر و هەرە و حەماسە حیزبیە مهم بەژارێکی سیر بوو ینی بەژارێکی گەورە بوو کەرنەڤاڵێکی گەورە بوو لە قۆناغی ترا بینیمان دەسەڵات کە چوە سەر دەسەڵات و درێژەی کێشا و گەندەڵەکانی پەنی خواردە و ناڕزایی وەکوی کێساش درێژەی هەیە گەیشتە ئاستێکی زۆر خراپ هێزێکی ناو بڵێنێ بزنەوەی گۆڕان لە ناوی نیشتمانی کوردستان وەکو باڵی ڕفۆرم سەری هەڵاو و دوای سەر شەپۆلی ناڕزەکانی خەڵک کەوت لە هەڵبژاردنێکی زۆر خێرا حەجمێکی وای بەدەستێنا کە لە حیزبەکەی پێشووی خۆی گەورەتر خەڵک دەنیان پێەیە بەڵام پاش ماوەی سیرکەوت کە خەڵک لەمەش تووشی بێومێدی کرا تووشیەوە کرا کە هەست بۆ بکات لە نێوان ئەم لایەنانە جیاوازەکان لە ڕەنگەکانە جیاوازەکان لە جەوهەر و بەرنامە و ڕۆین نانیە بۆیە ئەم وڵاتە دوو ڕێگای هەیە بۆ هەموو وڵات دوو ڕێگای هەیە بۆ بچوونە پێشەوە یان ڕێگای شوێنەیە و گەشەکردنەوەی کە لە ئەوروپای ڕۆژاوە ڕوویاوە بە دەیان و سەدان ساڵ کە ئەو بۆ ئێمە بەڕاستیتر نە سەردەمی ماوە نەوەختی ماوە و نەواقعیشێت چکە دنیا جیهانگیری وای کردو تۆ ناتوانانی بەدابڕاو لە دنیا هەنگاو بە هەنگاو تازە بڕۆی لە سەردەمی هاتنی کۆڵۆنیالیزمەوە ئەم ڕۆتە سروشتیە لەم ناوچانە و لە ئاسیا و فەریقا تێکچوو کە تێکچووە ڕێگە سروشتیەکەت نەماوە ڕێگە خێراکەش دوو ڕێگەی هەیە یا ئەوە تا بە ڕاپەڕین و هەڵتەکاندن و تێکدان کە ئەمەش دەرهاویشتەکانی لە دەستکەوتەکانی زۆر کارەسات بارترە ینی ئەوەی دەرهاویشتەی خراپی لێ ئەکەوێتەوە ئەوە دەستکەوتی باشی لێ ناکەوێتەوە و بەدیلی دۆمیژەوەیە کە بەڕاستی لەنا ئەم وڵاتانە سەرکردەی ڕاستەقینی ڕاستگۆ بێتە مەدان ینی لە مجتەمەعانە کە تاک ڕۆڵی کاریگەری نییە و کۆمەلگاکە بە عەقلی جەماعی ڕابەڕێەوە هێشتا وەکو قاز کە یەکی قڕانی هەمووی دوایە قیڕێنێ کە یەکی ڕێەوە هەمووی ڕەوێتەوە کە یەکی ڕای کرد هەمووی ڕائەکە ڕۆڵی تاک و سەرکردە لە وڵاتانە زۆر بەرچاو و کاریگەرە ینی سەرکردە ئەتوانێت خەڵک بەرەو هەڵدێر و لە ناوچوون و نەهامەتی بەرێ و ئەتوانێت ڕێگەی دەربازبوون و ڕزگارکردیش بۆ زێتەوە وەکو لە زۆر ینی لە جنوبی ئەفریقا بینیمان لە نزانێکی دواکەوتووە بینیمان لە شوێنی زۆر شوێنی دنیا ئەمە ڕوویاوە بەڵام لە کووردا بە درێژایی مێژووی سەرکردەی شایستە و شیاوی تیا هەڵ نەکەوتۆ بە ئێستاشەوە ینی ئەم سەرکردانی ئێستا هەن هەمویان لە بازنێکی زۆر پچووکی بەرژەوەندیە خێزانی و شخصی و بنەماڵەیەکانیانە کارەکەن ینی نەتەوە دروست نەکرا ئێمە ئەگەر بەعز لەوە پێش ڕێگر بوو لەوەی کە کورد پێ بگا پایەکانی نەتەوەبوونی خۆی جێگیر بکە ئەوەی بەعز تێگینە لە دەسەڵاتی خۆماڵی ئەمە تێکمانە ینی هەمبەستێکی خۆ بە یەکزانینی نێوان ناوچەکانی هەرێمی کوردستان لە سەردەمی باسا بەهێزتر بوو ینی ئێستا ئەم لایەنە سیاسیانەوە دەسەڵاتی ئێستا هەستیارێکی گەورەیان لە بینی شارەکانە دروست کردووە لە بینی بادنانوسۆرانە دروست کردووە لە بینی هۆز و عەشەتەکانە دروست کردووە ینی کۆمەڵگایان لە توپەت کردووە لە بەرێکیان وەشانووە ئەن لە بەرێک وەشانە وردەوردە بەرەوە ڕۆ خێزانەکانیش لە بەرێک هەڵوەشێنن ینی بە ململانێ سیاسی ناتەندروستەکانیان یاری بە خەڵکەکان خەڵکیان ناوە بە گژیەکە خەڵکیان خەریکی شەڕی لاوەکی کردووە بۆی ئەمان بەڕاستی فقط خەریکی هێشتنەوە و درێژەپێدانی دەسەڵاتەکانی خۆیان وەچنینەوە و بە تاڵان بردننی سامانی ئەم وڵاتە بنێن هەموو کەسێ زانێت کە سامانی ئەم وڵاتە ئێستا ئیمڕۆ پاش مودەیەکی زۆر نەوت گەیەوە $50 بەرمیلی یعنی لە 26 موچەی خەڵکیان کرد بە ڕۆع موچە ئەی لە دووقات بوونەوەی لەو کاتەوە لە دووقات بوونەوەی نرخی نەوتە تۆ ڕوع موچەکەش نایێت ینی ئەمە بەڕاستی کارەساتێکە
خەڵک گیرۆ دەکراوە بە ژیان و گوزەرانیەوە بۆی نەبی لە دەسەڵات بکاتەوە نەبی لەو بکاتەوە و مەمنون بێ یەکێک نانی ڕۆژانی و ژیانی ڕۆژانی بۆ دابینکاون و ئەبینم ئەمانە هەمیشە ئەوە سیاسەتیانە یەکێک لە سیاسەکان ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوەیە بە کارەساتێکی کە لە بیرەباتەوە کارەساتەکان بۆ چارەسەر ناکە یەک کارەساتی گەوری تر بەسەرایانەیە ئەوەی ترێ لەلاوە ببێ بە زەڵاتە ینی ئەمە بەڕاستی شێوازێکی حکومڕانی کارەساتبارە کە ئیدارەیە بە قەیران نەک ئیدارەدانی قەیران بێ من قەیرانەکە ئیدارە نادەن بۆ ئاراستەکردنی بۆ لێدەرچوونی بەڵکو بە قەیران ئیدارەی کۆمەلگایەن و کارەسات بە کارەسات چارەسەرە زۆر چاکە ئەوان کارەسات بە کارەسات چارەسەر دەکەن و ئیدارەی ئەم وڵاتە دەکەن بە قەیران بە قەیران بڕبوونەوەی ئەم گەمە و ئەم سیناریۆیە پێویستە هاوڵاتی کورد چی بکە ینی چارەسەری ئەم دەبێ بەڕای بەڕێزت بەچی بێت بە تایبەتی بۆ چاکردنەوەی ئەو ناوهاسەنجەی کە کاگاسۆ لە سەرەتای بەرنامەکەدا وای سێمەوە سێ کەسین هەر سێکمان ئەوەیە کە ئەبێ خەڵک وا بکە یعنی ئەوە تا ناڕازین لەسەر دەسڵاتە و نەها ئێمە نەبڵم هانی خەڵکە دەین بەشێکی لەوەی هوشیاری کۆمەڵانی خەڵکەکەینەوە کە ئەبێ کارکەین لەسەر ئەوەی مافەکانیان بۆ بگەڕێنێتەوە و کوردستان ئاوەدان بکرێتەوە ئەوەی پێویستە بکرێت یعنی ئەو حیزبانە من ئەیشڵێمەوە ئەو حیزبانە لەسەر ئەستۆیانە کە بگەڕێنەوە بۆ میلەت بگەڕێنەوە بۆ کۆمەڵانی خەڵک بگەڕێنەوە بۆ خوێنی ئەو شەهیدانە يعني وفایان هەبێ بۆ ئەو خەڵکە ئەنفال کراوانە وفایان هەبێ بۆ خەڵکی هەڵەبجە وفایان هەبێ بۆ ئەو هەموو شەیدە کە بەرامبەر ئەو پێشمەرگانە کە بەرامبەر بە داعش و بەرامبەر بەو شەڕەوانانە بەرامبەر بە گرێلا یعنی تۆ چی بکرێت ئەم حیزبانە بە گشتی یعنی من ئاڵێم طبعا وانەی کە دەسڵاتیان زیاترە ئەی بەچاوی خۆیان نابینن تورکیا چیەکە ئەی بەچیان خۆیان و ڕۆژ ئاوان نابینن باکوور نابینن ئەمە یعنی بەشەکەی ترشی طبعا بێت ئەم ڕێکخراوە جەماوەریانە کە هەن لە هەرێمی کوردستان بەداخەوە ئەڵێم طبعا ڕێکخراوی قوتابیان بێ لاوانن نازم کرێکاران و سندیکا و کۆمەڵێ لەوانە هەن دەرچن لە قاڵبی وەکو زمانەی بەعس مەتەلەن کۆمەڵی ڕێکخراو هەبوون ئەمە یەکێتی ئافرەتانی نازم بەعس بوو ئەمە لاوانی بەعس بوو بەداخەوە لەگەڵ ڕێزم بۆیان ئەبێ ئەوانش لەو قاڵبە دەربچن داکۆکی لە مافی ڕاستەقینەی ئەو چین و توێژە بکەن کە ئەوان نمایەندەیەکەن نەوەکو حیزب چیوت ئەوان ئەوە جێبەجێ بکەن ئەمە فشارێکە دروستە بێ فشار من ئەگەڕێمەوە بۆچی طبعا ئەم ڕێکەوتنامەی گۆڕان و یەکێتی ئەتوانم بڵێم ناوی ئێمە ئەڵێن ئەمە سەرەتایەکە خەتوەیەکە بە ئومێد بەخشێکە بەڵام چاوەڕوانی چی لەسەر بینا ئەکرێت یعنی ئەمە لەسەر پرسیارەکەی جەنابەت یعنی مەبەستم ئەمە پێ دوای ئەم ڕێکەوتنامەیە یعنی بە جۆرە لە جۆرەکان خزمەت بکە بە تاچی کوردی بە هاوڵاتیانی کوردی بە خەمی خەڵک بۆی چیدی وەکو قوربانی نەژی لە بەرامبەر هێزێک خۆ دەزانی کە خەریکی هەموو قوددا کاک شۆڕش مشکلەکە ئێمە کەوتین لە حاڵەتێکی زۆر بەگومانەوە یعنی مشکلەکە ئەوەیە متمانە نەماوە بەیت حیزبەکان یعنی وای لێ هاتووە سبینێ هەر سێکمان ڕێکەکەوین حزبێ دروستەکەین ئەڵەمانە لەوانە باشترن مشکلەکە یعنی کێشەکە لەوایە ئەم دەسڵاتە ئەم حیزبانە کارێکیان کردووە حیزبایەتی و ئەمانیان ناشرین کردووە کۆمەڵێ دروشمی برقەدار لە هەڵبژاردنە هەر هەمووی بەکارێنێ کەچی کە دەسڵاتێک لە دەست هەم خەڵکەکەیان لە بیرچۆتەوە هەم دروشمەکەی خۆیان لە بیرچۆت نەبەس و ئینەما بە پێچەوانیش کارەکەن بۆیە یعنی مشکلەکە لەوایە متمانەکە کە نەماوە ئەمە بەخۆی جێی ئومێدنی ئەمە گۆڕانێکی نەوعی نیە لە تاچی کوردی کە ئێستا بەگومانەوە لە هەنگاوی سیاسی هێزەکان دەڕۆن آخر مشکلە ئەم ڕێکەوتنامەیش مشکلەکە ئەوەی ئێستا باوا بنێ وەلەو ئێستا بەرنامەکەمان لە شتێکی تر بوو یعنی مەثەن ڕێکەوتنامەی استراتیژی بڕۆم بەگەر بەرەی جوود و بەرەی جەوقەد و ئینجا هات بەرەی کوردستانی و ئەمە کۆمەڵێ ڕێکەوتنامەکانی با بڵێن شەڕی ناوخۆ و لە پاریس و نازام لەکوێ ئەمانە اینجا دێتە سەر ئەم ڕێکەوتنامەی استراتیژی کە کرا لە بینی یەکێتی و پارتیا خۆ کەس هیچی نەبینی ئەتوانم بڵێم کادرەکانی حزبیش نیان بینی ئەوانەی کە دەسڵاتدارن لای پارتی و لای یەکێتی و سەردەمەیان بینی ئیلا یەکشتمان بینی ئەوش طبعا دابەشکردنی پۆست و پلە و پایە داهاتی کوردستانیان بۆ خۆیان دابەش کرد ئەمە ئیشەکەیان بوو ئەگینا ئەوە نەتیجەکەیش بوو کە ئەنجامەکەی بوو کە میلەتیان تووشی ئەم قەیرانە کرد ئەگینا نەوت ڕۆیشت و سامان و سروشتی ئەم وڵاتیان داگیر کرد بەڵام ئێستاکەیشە ئەم ڕێکەوتنامە یەکێتی و گۆڕانە بەڵێ
باسی دابشکردنی پلە و پایە و پۆستی تێدا نییە بەڵام ئێمە مانان وامان لێ هاتووە نە ئێمە یعنی هاوڵاتی و ئێمە وەکو چاودێران وامان لێ هاتەوە چونکە متمانەکە بزر بووە متمانەکە نەبەست لەق بووە و ئینەماتوانم لەگەڵ ڕێزمە بەشێکی نەماوە ئەمە سەرەتایشی باش نییە لە هۆشیاری کە بە گومانەوە لە مەودوان لە هەنگاوی سیاسەکانی من خۆم پیرۆز بایم لێکردن سەرەتاش و لە چاوپێکەوتنێکی تەلەڤیزیۆنیا وتم هەنگاوێکی باشە بەڵام ئەوەیە ئێمە حکمت لە جێبەجێکردنیایەتی حکمت لە نیەت پاکیەتی حکمت لەوایە ئایا یعنی کێشەکە لەوایە کاک شۆڕش کێشەکە لەوایە هەموو ڕێکەوتنێک ئەگە لە بەرژەوەندی میلەتە بێت حزبێکی کەیتیانە بوو حزبەکەی تر ئەڵێ من نەزەرەی موامەرەیە ئەمە موامەرە لە من کراوە و تر حەق و نەحەق دژی ئەو ڕێکەوتن نامەیە ئەمە یعنی ئێستاکە کێشەکە لەوایە باوا بڵێن ئەو لایەنەی کە پارتی دیموکراتی کوردستان کە هێزێکە طبعاً پارتی هێزەکە و ناکەسی نە بە ئێمە و نە بە کەسی شەکرێ پراوێز خرێ چگەوە حیزبێکە و ڕەسیدی خۆی هەیە و جەماوەری خۆی هەیە و مێژی خۆی هەیە بەڵام نیەت پاکی لەوە نانوێنێ کە ئەمە ئەڵێ وازانێ نەزەریەی موامەرەیە لەسەری کۆمەڵێکی نووسەر و کۆمەڵێک با بڵێن سیاست وانی پارتی ئیش لەسەر ئەوەکە ناشرینکردنی ڕێکەوتنامەکان ئیش لەسەر ئەوە ناکەن ئێمە چۆن بگەینە زبانێکی هاوبەش لەگەڵیانە چۆن یعنی با بڵێن پارتی ئیش لەسەر ئەوە ناکە ئێمە پێکەوە دانیشین زبانێکی هاوبەش لەسەر ئەم ڕێکەوتنانە دروست بکەین بۆ ئەوی ئومێدبەخش بدەینە کۆمەڵانی خەڵک یعنی خەڵکی چاوەڕوانە مەبەستم ئەوەیە خەڵکی چاوەڕوانی ئەوەیە دوو ئیدارەی دروست نەبێتەوە یعنی خەڵکێکیش ئەڵێ ئەم ڕێکەوتنانە بەڵێ باشە بۆ سنووری سلێمانی و دەسڵاتی زۆنی سەوز با بڵێن بۆتە زۆنی فرەڕەنگ وانە باوا بڵێن زۆنی فرەڕەنگ ئەو زۆنە سەوزە نەمێنێ بەڵام زۆنی زەرد زۆر بە گومانە لەوەی کە ئەڵێ هەر خۆم باڵا دەست بم لەوێ و زۆنی زەرد ناو بنێ و زۆنی فرەڕەنگیش لەم لێرە دروست بێ ئەمە ئێمە بە گومانی لە وەزعەکە بۆیە ئێمە یعنی هەر لەم برەوە داواکاری لە هەموو حیزبەکان لەگە لە بەرژۆندی کۆمەڵانی خەڵک دابەزن لەو خۆ بەزلزانین و لەو بە حیزبیکردن و لەوەی کەوا خۆیان وەکو ئێستاکە تەمعەن زۆر سیاست مەدارەکان باسی لەوەکەن بە سوڵتانکردنی بە سوڵتانەکردن و بە سوڵتانکردنی دەسڵات لە کوردستانە ئەمەشە تەمعەن ئەم ڕێوڕەوەی مێژووە کە ئەوانەیانەوێ بنبەستە و کۆمەڵانی خەڵکی کوردستان و ڕۆشنبیرانی کوردستان ئەمە ڕەفزەکەن زۆر چاکە زۆر کاک ئاسۆ دەگوترێ ئەوە هەر خەڵک نییە بە تەنیا بۆتە قوربانی بەڵکو دەسەڵاتدار و دەسەڵاتداری سیاسی کوردیش بۆتە قوربانی ینی بن بە شتێک باس بکەم لەو کاتێک کە ڕێکەوتنامەی استراتیژی نێوان یەکێتی و پارتی مۆرکرا ڕەنگە بەڕێزت بێتەوە یادت کە جەنابی کاک مەسعود بارزانی ئەم کاتە گوتی کە ئەوان ئاگەر بێت و بانبوونە دادگایەکی عادیلانە دابدرێ ڕەنگە ئەمان وەکو دووبەری ئیترین کەس مەبەستی پێی لە خۆی و تاڵەبانی بوو وەکو دووبەری ئیترین کەس لە دەرچن لە دادگای گەل کاتێک دادگایی ئەوانە دەکات کە بەرپرسیارن لە شەڕی ناوەخۆ کەواتە ئەمانش بە زۆر لە زۆرەکان نەبوونەتە قوربانی دۆخێکە ڕەنگە خەڵک یعنی خۆی 2000 سەپان بێتی بەسەر ئەماندا وڵی نەخێر بە هیچ جۆرێک ینی چونکە خەڵک بڕیار بەدەستنێن لە وڵاتە بڕیار بەدەست لە وڵاتە حیزبە لە ناو حیزبی شەوکو مۆساعلی وتی شخصە و شخصی یەکەمە ئەم حیزبانە حیزبی لە پێشەوتم حیزبی تاگە کەسن و زۆرینەی هەرە زۆر یەگەر نەڵم هەموو حیزبەکانیش سەر ڕای ئیدعاکردنی پلۆرالیزم و فرەیی لە ناخیانە ئەقڵێتی پارتی پێشڕە و تاک حیزبی و سەرکردەی تاکیان هەیە ینی ئەم ئەقڵێتە لە پشت ئەجندا و بیرکردنەوە و ستراکچەریانەوەیە و لە دۆخێکی ئاوا خەڵک بڵێ چی ینی خەڵک بڕیاری شەڕی ناوخۆی داوە ئایا خەڵک بڕیاری داخستنی پەرلەمانی داوە ئایا خەڵک بڕیاریەوەی داوە کە داهاتی ئەم وڵاتە کەس نەزانێت چی لێ و بۆ کوێچێ خەڵک بڕیاری داوە کە تا ئێستا بادینان و سۆران بە جادەیەکی معقول نەک بە شەمە نەفەر و بە هێڵی ئاسمانی نا بە جادێکی معقول بێکەوە بەسرێتەوە ینی خۆمەت چی لە دەست خەڵکایە نە خەڵک پەرت و بڵاوە و گیرۆدەی حیزبەکانە بۆ چارەسەری ئەو دۆخەشکەوتێ بەڕاستی من ئاماژەیەکتان بە ڕێکەوتنی نێوان یەکێتی گۆڕان کرد من ڕەنگە ڕایەکی جیاوازم هەبێ و ئەم ڕێکەوتنە سەرە ڕای سیما ئیجابەکەی بەڵام هەم لە میکانیزمی کاربۆکردنیە و هەم لە دەرەنجامیشە بە بڕای من نەک چارەسەری دۆخەکە ناکە جارشکە خەڵک دەبێتەوە قوربانی ئاڵۆستریەکە خەڵکی تیابێتەوە بە قوربانی یەکەم ئەوەی کە نەبێتە ئەوەی کە پارتی دڵی پێخۆشکە پارتی لەم وڵاتە دۆخێکی دروست کردووە
نە لەگەڵ ئەوە وەزە چاکرێ نە بەبێ ئەویش وەزە چاکرێ یعنی گرێکوێرەیەکی دروست کردووە نە ئامادەی بێتە پێشەوە بۆ چاکردنی دۆخەکە ئەو ئیدعا و بانگەشانی کە چەند ساڵە قۆناغ بە قۆناغ لە هەر سەردەمێکە باز لە چاکسازیەکەن و دەستپێشکەری چاکسازیەکەن و بەیان دەرەکەن و چاکسازی لە حیزب و چاکسازی لە حکوومەت و چاکسازی لە چیە لە سەدایەکی ئەم دروشمانە ڕاستەقینە بووایە پارتی توانی ئێستا نەک بە خەون و خەیاڵەکەی خۆی بەڵام لە ڕووی کردارێکی و حیزبی یەکەم وایە و خەڵک دەنگێکەمیان باە بەوە ئەگەر ڕازگوای لەگەڵ دروشمانە بەڵام کارسادەوەی پارتی نە لەگەڵ کەس ڕێئەکەوێ نە دۆخێکیشی بەدەسەوەیە و مووقعی هەڵکەوتە جغرافیە سیاسەکەی و گرتنی پایەکانی دەسڵات و ئانێشی بە جۆرێک بڵین کۆنتترۆل کردووە کە بەبێ ئەویش هیچ لە کوردستانە ناکرێت تا کوێ ینی بۆ پارسی دەچێتە سەر بە تایبەتی خەریکە هاوچێش ئیقلیمیەکە گۆڕانی بەسەردارانە من شاوتومە ئەگەر قسە لەسەر جوگرافیا بکەین ئێمە دەزانین مەشروعی تورکی لەم جوگرافیایی خۆرهڵاتی ناوڕاست ڕۆفەشەلە سووریا بە جۆرە لە جۆرەکان خەریکە خۆی دەگرێتەوە لەولاوە ینی دۆخی سونەکان زۆر خراپە کە دەگوتری هاوپەیمان بوون لانی کەم لە قۆناغێکی دیاریکرا و لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان لەم لاوە بەغدای شیعە بەقووەت بووە لێرەوە ئێران ڕێککەوتو لەگەڵ غەرب یعنی تا چەندی تر پارتی دەتوانێت بەم شێوەیە یان لێ بخۆ ئەقلێتی دەسەڵاتدار لە وڵاتی ئەمە ئەقلێتیەکی کوێخادیەیە بەڕاستی ینی بە ئەقلی کوێخادێ وڵات ناڕوا بەڕێوە ینی ئەمان من شوێنی تژوەکوتم وتومە دەسەڵاتی ڕەهایی ناحەیەکیان لە دەسەڵاتی یاسایی و بەدامەزراوەیی هەموو کوردستانی گەورە لە پێشتر و مەقبولترە ینی ئەوان پێیان خۆشە لە هەر سنوورێکا بێت جات چ بچووک بێ و چ گەورە بێ دەسەڵاتی ڕەهایان هەبێت چەند گەورتر بێ پێیان خۆشە بەڵام کاتە سەرەوەی بە یاسا و بەدامەزراوەیی بێ ئەو هەموو کوردستانی گەورە و هەموو هەرێمی کوردستانەکەن بە قوربانی زۆر چاکە گوندەکەی خۆیان و ناحەکەی خۆیان و لەم لاشەوە ئەو ڕێکەوتنامێکێتی و گۆڕان کردیان ڕێکەوتنامەیەکە لە هەمان ئەقلێتی خاڵ تۆمارکردن و شەڕە پرۆژە و خۆ بە پیاوچاک و منقیز پیشاندان و وەلاکەی ترێەوە خۆ بە کۆخا و خاڵ تۆمارکردنە بۆ حیزب یعنی جار لە میکانیزمی کارکردنەکەیانە ئێساڵێن دەرگا کراوە بۆ هەموو حیزبەکان ینی ئەمە جارێ خۆ بە فۆقی تەماشاکردنی خەڵک حیزبەکانی تر و ڕێلێگرتنیانە بۆی بێن ناو ڕێکەوتنەکەەوە بۆ پێشتر ناچی لەگەڵ وەکو پرۆژەی لەگەڵ پارتی شاباسیکەی لەگەڵ لایەنەکانی تری شاباسیکەی ئەگەر ئەتەوێ ئەگەر شتەوێ خەڵ بە خۆ تەجیرکەی ئەو وازەحەکە دوو ئیدارەی لێەکەوێتەوە و دوو ئیدارەیەش دیارە چارنووسەکەی کاتێش زۆرباوە زۆر چاکە ئەگەر ناومێت بین ئێمە لە هێزە سیاسەکان لەوەی کە گۆڕانکاری بکەین پێویستیمان بە جۆرە لە فەوزای جەماوەری نییە بۆ چاکردنی ئەم دۆغە خۆی کاک شۆڕش ینی جوڵەیە کە تێیدا ینی جەماوەر یعنی جەناب ناوێنەی فەوزای جەماوەری وەکو باوا بڵێ خۆی ڕێدەخاتەوە دڵنیە لە بەخا وەکو سەدر و سەدرەکان لە بەخا ئەیکەن و ئەو بە مەفهومێکی تر یعنی لە بەخا دروست بوون هەندێک برادر ناوێنا فەوزا خۆ هەندێک شتی بە ئیرادەی من و تۆ دروست نییە ئەم دەسڵاتە وای دروست کردووە میلەت لە فەوزا بژی و بالتەکید کاری سەقەت یعنی دەسڵاتێکی سەقەت شتی سەقەت دروستەکە لەگەڵ ڕێزما بۆ ئێداوەکاری کۆمەڵانی خەڵک هەچی شتێک ڕوو بدە لەم هەرێمە دەسڵات و موسساتێکی سەقەتکەوە هەیە لە وڵاتەکە بە مەفهومێکی تر بۆیە بالتەکید فەوزا دروستە بێت اختیالات دروستە بێت ئێستا کە تۆ ئەگەر باسی ئەوە ئەەکەی فەرمو هەموو ڕۆژە فەوزا چییە من سەیرم لێ کۆمەڵی ڕێکخراو دوێنێ پێرە بینیم ڕۆژنە بەردەم بارگای یەکگردووی ئیسلامی من نەمزانی بارگای یەکگردووی ئیسلامی یعنی چی وەزارەتە حکوومەتە نازم ڕێکخراوی کورتە باڵاکان و ئەوە لەگەڵ ڕێزما بۆیان نازم بۆ ڕۆیشتە یعنی ئەمە دەلالەتە لە چی دەلالەتە خەڵک ئەچێت بۆ لای حیزبەکان یان خەڵکە چێت ڕوئەکە لە شتێکەوە فەوزا وا دروستە بێت یعنی فەوزایەکی دروستیش بێت ئەبینم لەگەڵ ڕێزما سایقی تەرەکتەر و سایقی شاحینە و چی بۆ خۆیان خۆ پیشاندانەکەن ئەمە تەبعاً فەوزا زۆر سپاسانەکەم زۆر بەڕێزان سیاست ئەنانی سەربەخۆ کاگە ئاسوعلی کاک عەلی زەنگەنە زۆر سپاسانەکەم زۆر سپاس بۆ ئێوە بەڕێزیش دەستان خۆش